بنێرانی زوم سلااوان لێبێ ئەمڕۆ بڕارێک دادگای باڵای فیدرالی لەسەر پرسی پەرلەمانی عێراق کۆبێتەوە کە سێ ئەگەر هەیە ئەگەر یەکەمیان ئەوەیە کە ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی بڕار بدا کە پەرلەمانی عێراق هەڵبوەشێتەوە ئەو کات چوارچێوەی هەماهەنگی هەڕەشەی ئەویان کردووە کە ئەگەر بێت و پەرلەمانی عێراق هەڵبوەشێتەوە ئەوان خۆپیشاندان دەست پێکەن و شەقامە زۆڵن. ئەگەری دووهەم ئەوەیە کە ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی پەرلەمانی عێراق هەڵنەوەشێتەوە ئەو کات سەدرەکان و تشینیەکان هەڕەشەی ئەویان کردووە ئەگەر بێت و ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی پەرلەمانی عێراق هەڵنەوەشێتەوە ئەوان لە ڕێکەوتی یەکیدا خۆپیشاندانی سەرتاسەریەکان. و ئەگەری سێهەم ئەوەیە کە ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی بڵێت هەڵوەشاندنەوەی پەرلەمان بەپێی یاسابەرکارەکان لە سەلاحێتی ئەمەنیە بۆی ئەکرێ پەرلەمان خۆی بێکێتە خۆی کۆبێتەوە بڕا لەسەر هەڵوەشاندنەوەی خۆی بدات. تا ئێستا لایەنە سیاسیەکان و دۆخی سیاسی بەغدا لە چاڕوانی کاتژمێر دوانزان کە ئاخوا بێت دادگای باڵای فیدرالی ئەمڕۆ بڕاری چی بدات. ئەمە لەلایەکەوە لایەکی ترەوە هەر بەهۆی کۆبنەوەکەی ئەمڕۆی دادگای باڵای فیدرالی و بڕاردان لەسەر پەرلەمانی عێراق هێزێکی ئەمنی زۆر لە شەقامەکانی بەغداد بە تایبەت ناوچەی سەوز بڵاوی پێکراوە بە شێوەیە کە لە دەواازەکان یاخود لە دەرگاکانی ناوچەی سەوز بربەستی کۆنکرێتی ئامادەکراوە. ئەگەر بێت و بڕارەکەی دادگای باڵای فیدرالی هەر بڕارێک بێت و هەوڵی ئەنجامدانی خۆپیشاندان بدرێ ئەوان بە هەموو شەوێک دەرگاکانی ناوچەی سەوز بە دەرگای بربەستی کۆنکرێتی داخن و هێزێکی ئەمنی زۆر لە ناوچەی سەوز بڵاوی پێکراوە. هێز ئەمنیەکان وەکو ئێمە کە چاخولەکێک بەر لەسەر ناوچەی سەوز بووین جموزۆلێکی زۆریان پێوە دیارەوە ئامادەکارێکی باشیان کردووە و ئەوان ئەڵێن ئەگەر بێت و خۆپیشاندان دەست پێ بکرێ سەرجەم دەرگاکانی ناوچەی سەوزا دەخەن بۆ کە خۆپیشاندەران جارێکی تر نەچن ناوچەی سەوزەوە. چاوتان لەسەر زوم بێ لە کاتژمێر 12 تەواو کاتێکە دادگای باڵای فیدرالی کۆبێتەوە بڕێر لەسەر پەرلەمانی عێراق دات ئێمە زانیاریەکانتان بۆ گوازینەوە.